ئەو کارەسات و ڕووداوانەی بەسەر گەلێک کووردا هاتوون کەم نین و چەندین هەوڵیش هەبووە بۆ ئەوەی کە ئەم کارەساتانە لە ڕێگای فیلم یاخود دراماوە جارێکی دیکە باز بکرێنەوە بگێڕدرێنەوە. لە چوارچەوەی ئەم هەوڵانەشدا کوردستان 24 لەگەڵ حەسەن عەلی دەرهێنەری فیلمی سینەمایی دەکان هەوڵیان داوە کە ئەم چیرۆکەی یاخود ئەم ڕووداوەی کە ئێستا بینیتان لە پاکێجەکەی هاوکارمان بکەنە فیلمێکی سینەمایی بۆ قسەکردنی زیاتر لەسەر فیلمی سینەمایی دەکان و هەروەها هەوڵی سینەما بۆ ناساندنی کارەساتەکانی کە بەسەر کووردا هاتوون لەگەڵ بەڕێز حەسەن عەلی قسە دەکەین دەرهێنەری فیلمی سینەمایی دەکان لە ستۆدیۆ لەگەڵمان ئامادەیە. شەو باش کاک حەسەن. زۆر سپاس. ئەگەر باس لەوە بکەین کە فیلمی سینەمایی دەکان چیرۆکەکەی چییە و ئەم فیلمە کە جۆرێکی درامی ئەکشنە ئێوە چۆن کارتان لەسەر کرد کە زۆر کەم ئەزمونتان هەبوو پێشتر لەگەڵ فیلمێکی درامی ئەکشن؟ بەڵێ پێشەکەی سوپاسان دەکەم بۆ سازکردنی ئەم دیمانە. لە ڕاستیدا پێشنیارکردنی دروستکردنی فیلمێکی سینەمایی لەسەر کارەساتی دەکان پێشنیارێکی تەلەڤیزیۆنی 24 بوو کە هەر بەخۆشی بە بەرهەمی هێنا. ئەوە بوو کە ئەو پێشنیاریان دا من سەرەتا وەکو چیرۆک لە چەند پەرتووکێک باس کرابەوە و داستانە جێڕدرابەوە. ئێتر کە ئەو پێشنیاریان کرد بەڕاستی بەلام و کارەساتێکی زۆر گەورە بوو کە بەدەیان و بە سەدان و هەزاران کارەساتی لەو شێوە لە ماوەی ساڵانی ڕابردووی ملەتی کورد کە ڕووی داوە چەند خاڵی زۆر گرنگی تێدا بوو لە ڕووداوەکە. یەک لەو خاڵە گرنگانەوە بوو کە جینۆسایتێکی زۆر نەوعیە، یعنی مەسلەی سوتاندنی 76 ژن و منداڵ لە ناو ئەشکەوتێک دیاردەیەکی زۆر نائینسانی، ینی حادسەیەکی زۆر زۆر نائینسانیە. ئەوە ینی فەرزە لەسەرمانێمە وەکو سینەماکار وەکو هونەرمەند ئەو ڕووداوە مێژوویانە دەبێت بە پێش چاوی هەموو خەڵکانی دنیا پێشان بدەین، بیگێڕینەوە بە چیرۆک بە فیلمی سینەمایی وەکو هەر فیلمێکی سینەمای دنیا کە چیرۆکی تێدا دەگێڕێتەوە. لەبەرەوە زۆر بەلامەگرم بۆ پێشنیارم قبول کردو و هەر لەسەر داخوازی خۆیان ستافێک لە تەلەڤیزیۆنی 24 کۆکراوە و بۆ ئەو بەرهەمە تەرخان کرا. ماوەیەکی زۆر تقریباً پتر لە ساڵێک ئێمە خەریکی بەرهەمهێنانی ئەو کارەیە بووین. دەکەی حەسەن هات خوازم بپرسم، یعنی بویەرین دراماتیک بویەرین گران ئیندە دیرۆکا کوردە وەکی ژێنۆسایدا دەکان بەنی هەردەم زێدەتر ژیان بێژن وەکی فیلمین دۆکومنتاری سەروان هاتیە چێکردن، یعنی وەکی فیلمێکی سینەمایی درامە زەحمەتترە ئانی نازمان ئەیوان بویەرە. خۆی لە هەر حاڵەتێک هەموو بەرهەمهێنانێک زەحمەتە، بەڵام بە تایبەتی فیلمی فکشن وەکو دراما وەکو چیرۆک بتێ بیجێرەوە زەحمەتەکەی زیاترە، چونکە دەبێت تەواوی ئەتمۆسفێرە ئەو زەمانەی کە ئەو حادیسانەی چیرۆکانی تێدا ڕووداوە دەبێت بە هەموو شتەکانی خۆی وەکو خۆی بیجێڕیەوە. چیرۆکی دەکانیش بجگە لەو کارەساتەی کە تێدایە مەسلەی مانەوەی ئەو ژنە منداڵانە لە ناو ئەو ئەشکەوتە لە نەتیجەی ڕەتفعلێکی گەورە بوو. ئەو کاتە ساڵی 1968 ڕژێمی بەعز یەکەم جار بوو هاتنە سەر دەسەڵات، بیریان لەو کردەوە کە شۆڕشی کورد دابمرچێننەوە و هێزێکی گەورەی بەرگری پێشمەرگە هەبوو لە شۆڕشی ئەیلول لە ساڵی 68 لە ناوچەی بادینان. بیریان لەوە کردەوە پلانیاندانا لە ساڵی 69 هێرشیان دەست پێ کرد کە بەرپەرچێکی گەورەیان دراوە لەلایەن پێشمەرگە قارەمانەکانی شۆڕش لە شکستی خۆیان لە گەڕانەوەی پەلەماری دێهەکانیاندا، بێجگەلەوەی کەوا بە فڕۆکە و بە هەلیکۆپتەر تەواوی نێزیکەی 56 گوندی ئەو ناوچیان هەموو سوتاند، پەلەماری ئەو ژن و منداڵانەیاندا کە خۆیان شارد بووە لە ناو ئەشکەوتەکان و ناوچیاکان. ئێتر لەو حادیسەیە ئەو ژن و منداڵانیان کەوتە بەردەست سوتاندیانن. ئەوە بوو ینی گرنگەکەی لەوەدا بوو. جا وەختی کە دەی دروستی دەکەیەوە لە فیلمێکی سینەمایی دەبێت تەواوی ئەو ئەتمۆسفێری ئێستامە لەو فیلمەدا تەواوی شەڕەکانی ئەو کاتەمان هەموو وەکو ئەکشنێک دووبارە کردوتەوە. ئەو کارەکتەرانی کە ئەو سەردەمی سەرکردایەتی ئەو شەڕانەیان دەکرد و ئەو جەبهانەیان بەڕێوە دەبرد هەموو وەکو ناو وەکو شەخص
بەرجەستەمان کردو لە ناو فیلمەکەدا یعنی هەوڵێکی زۆرمان داوە بینەری ئەو فیلمە بگەڕێتەوە تەواوی ئەو زەمەنە بە هەموو چیرۆکەکەەوە هەزمی بکە بیبینێ. بەڵێ زۆر باشە کاک حەسەن، ینی هەمیشە هەموو وڵاتانی دنیا هەوڵی ئەوە دەدەن کە ئەوەی بەسەریان هاتووە و مێژووی خۆیان لە ڕێگەی فیلمەوە بیگەێنن باسی بکەن. کورد لەکوێی ئەم هەوڵانەدایە بۆ ئەوەی ئەو جینۆسایدانی بەسەرگەلی کورد هاتوونەوە هەموو نەهامەتیانی بەسەری هاتوون لە ڕێگەی سینەماوە بیگەێنێت. لە ڕاستیدا ئێمە ژمارەی کارەسات و بەسەرهاتەکانمان گەلێ لەوە زۆرترەکەوەی ئێمە ئیشی لەسەر کراوە لە هەموو ڕوێک بە تایبەتی بە فیلمی سینەمایی فکشن درامی ئێمە ماوەی چەند ساڵێکە ینی وەکو تەمەنی سینەمای کوردی تەمەنێکی کورتە یعنی ناگاتە 20 ساڵ بە فعلی کاری کردووە ئەوەندەی کە لە وەزارەتی ڕۆشنبیری حکوومەتی هەرێمی کوردستان قۆناغێک لە بەرهەمهێنانی سینەمایی هەبوو دواتر وەستا و هەوڵی تاکەکەسیس چەند کۆمپانیێکی تایبەتیش فیلمان بەبەرهەمهێناوە بەڵام لە ئاستی ئەو کارەسات و چیرۆکانە ئێمە هێشتا هیچ شتێکمان نیشان نەداوە یعنی چیرۆکەکان زۆرن بە تایبەتی ئەو چیرۆکە گەورانەی سەبارەت بە ئەمفال چیرۆکی زۆر گەورن چیرۆکەکانی جینۆساید گەلێک زۆرن بەڵام ئێمە نەمانتوانیوە ینی ئەو پرۆدەکشنانە کارەکە چی بووە؟ هۆکارەکە مەسەلەی پرۆداکشنی دەوێت بەڕاستی یعنی تۆ بتەوێت زەمانێک بگەڕێنیتەوە بەو هەموو ئەتمۆسفێرەی کە هەیەی پێویست بە پرۆداکشنی گەورە هەیە ئێمە لێرە فاندمان نییە ینی ماوەیەک چەند دە ساڵێک وەزارەتی ڕۆشنبیری فاندی دەکرد وە تەلەڤیزۆنەکانیش وەکو بەرنامە بۆ خۆیان دا نەناوە ئێستا من لەم ئیشەیە ئەوە دەیەمین جارە من دەستخۆشی لە کەناڵی 24ەکەم کە بەڕاستی ئەبێ ساڵانە ئاوا دەست پێشخەری بکەن ئەو چیرۆکانەی کەوا خەوتون لە ناو کتابەکان کە بەسەرمان هاتون ئەبێوانە هەموو زیندوو بکرێنەوە بە خەڵکی خۆمان و خەڵکی دەرەوەش پێشان بدرێ ینی واجبە لەسەر هەموو کەناڵەکانی تەلەڤیزیۆن بە دوام چیرۆکە و بەرهەمیانە بێ بێجگە لە کاری دیکۆمنتەری کاری درامیش بە بەرهەم بێن وەکو دەست پێشخەری کە تەلەڤیزیۆنی 24 کردی کە اختصاصی خۆشی نییە بەڵام ئەو بۆ تەلەڤیزیۆنی 24 هەنگاوێکی زۆر گەورە و پیرۆزە کە گروپێکی سینەمایی تەشجیع کرد ئەو فیلمە بە بەرهەم بێنێ لە هەر دوێ چەرچوەیە دەگەرز بپرسم کە کێ حەسەنیانەی نەها تووبەکی دەرهێنەرێکی ناسکری دناو ڕایا گشتی یا کوردە لێ ئەو ستافیک و کەیبیست و چار پێشکەشی تەکرد ئەو ستافێکی نها گاوات تو تەماشە دەکێ لوی فیلمی ئەف ساڵەکەت لەسەر کارتکێ گەوەت لوی فیلمی تەماشە دەکێ یانێ ئەو ستافی دەستێتەدە کارێکی پرۆفسیۆنال سەرکەفتی گێرن کو گاواگو تەماشەبانان تەماشە کرد بکاربن veggerin wan mijarên dîrokî ku hatiye şiyat. Durust e. Li rastî de seretayî destpêkirinman li qonaxî yekemî nûsînewê çîrokeka berêz kak Ehmed Zavetê û kak Mihemedî Hacî Mirxan zor hawkarim bûn li ew ke asankariyekî li bikin bitwanim zû bigema çîrokekan kۆ bikemەوە wekû sînaryo biyan nûsînewe. سەرپەرشتی قۆناغی نووسینەوەی چیرۆک و سیناریۆکەیان کرد دوایش هەر برادەرانی ئەندامانی کارمەندانی تەلڤیزیۆن خەڵکی پرۆفشناڵ و زۆر لێهاتوویان تێدایە ئیشیان کرد لە بەرهەمهێنانی ئەو ئیشە لە ڕووی بەرهەمەوە کاک فیراس و کاک ئەحمەد حاجی سەمەد ئەمانە توانیان پرۆدەکشنەکە بە پێی پێویستی خۆی ئامادەی بکەن لە ڕووی تەکنیکیەوە بەڕاستی تەکنیکێکی زۆر باش بوو کاک هاوکار فەرهاد وەکو وێنە گرێک توانی ئەو وێنە سینەمایە کە پێویستمانە بەو تکنیکە سینەمایە و ئەو ستافێک کە هاوکاری بوون لە ڕووی تەکنیکەوە هەروە مەسلەی شتێکە زۆر گرنگە ئەوەش پێشخەرێکی گرنگەوە زۆر گرنگە بۆ تەلەڤیزیۆنی 24 لە ڕووی تکنیکی مۆنتاژ و گرافیکەوە ئەوەی کە لە سیناریۆکەمدا بوو پێویستم بە گرافیکێکی زۆر پێشکەوتوو هەبوو لە کاک سەباح لێرە گرافیستێکی زۆر گرنگ بوتوانی ئەو شتانێکی ئێمە لە پرۆدەکشن پێمان ناکرێت ئەو بە گرافیک بتوانێت بۆمان دروستکە بە تایبەتی مەسلەی ئەو فڕۆکانە و کۆپتەر و کۆمەڵێک مەسلەی سووتاندنەکان ئەمانەیشی گرافیک بوون زۆر گرنگ بوو یعنی تەسەوڕ نەدەکرد ئەو کارمەندانە هەبن لە تەلەڤیزیۆن بتوانن ئەو کارە سینەمایەنە ئەنجام بدەن کاک سەنگەریش کە لە قۆناغی مۆنتاژ بوو
ینی گروپێکی زۆر باش بوون 15-20 نەفەری زۆر پرۆفشنال هاوکارم بوون بۆ ئێستا کە ئەوەنەوە سپت کرد کاک حەسەن تامەزرۆین وەکو بینەرانیش دڵنیام لەوە بۆ ئەوەی کە ببینن فیلمەکە گەیشتۆتە چ قۆناغێک کاتی نیمایشکردنی کەی وڵاتر باسی تامەزرۆی کرد من ینی بەبێ مبالغە خۆم لەگەڵ ئەو برادرانەی کە ئەو فیلمەمان بەبەرهێنا خۆمان ئێستا کە سەیری ئەەکەینەوە تەواو بۆ فیلمەکە هەموو قۆناغەکانی تەواو بۆ ئامادەیە بۆ نمایش لە ڕاستیدا هیچ مبالغە نیە خۆم هەر جارێک سەیرەکەم و ئەگریم بە دیارێ چونکە کارەسەتەکە زۆر تەسیرە ئێمەش ئەو ڕتمەمان ئیش کردووە کە تەسیر لە بینەر بکە لە ڕاستیدا ئیتر بەم زوانانی ئەوەنەی نەماوە فیلمەکە دەمێکە ئامادە بووە بەڵام هەندێک کاری مەسلەی پرۆگرامی ئامادەکردنی چۆنیەتی نمایشەکەیە چۆن نمایش بکرێەوە چۆن بەڕێ بکرێ بۆ فستیڤالەکانی دەرەوە دەمانێت دەنگ و سەدایەکی باش دەربێنێ فیلمە دەستان خۆش بێ زۆر خۆشحاڵ زۆر سپاس بۆ ئێوە زۆر سپاس بۆ ئێوەش